هەبوونی دیدارێکی لەو شێوە لە ئێستادا و لە شاری هەولێر کە بە بۆنەی شەهیدانی یەکی شوبات ئەم دیدارە ساڵانە بەردەوام دەبێت کە ئەوانیش قوربانیانی دەستی تیرۆر بوون لە ڕۆژێک کە جەژنی قوربان بوو لە ساڵی 2004 ئەو حاڵەتە ڕوویدا دەمانەوێت بە هەموو کات بە ببیری نەوەکانی نوێ بینەوە کە تیرۆر هەموو کات خەتەرە، تیرۆر هەموو کات لەسەرمانە. بۆیە دەڵێم ئەو دیدارەی باشە و بتوانین لە ئایندا درێژەی پێ بدرێت لەلایەن ستافی ئەو دیدارە و ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبردننی سینەمای هەولێر هەوڵ دەدەین بە شێوەیەکی باشتر بە شێوەیەکی تەنزیمتر لەناو ئەو دیدارە خودجی خۆمان بکەینەوە و کاری زیاتر بکەین بۆ ئەوەی بەردەوامی هەبێت. من بە فیلمی فرین بەشداری کرد. فیلمی فرین شتە فیلمێکی 3 دقەیە بوو باز لە دوو قەناز بەدەستی پێشمەرگە و داعشەکە لەوێ پێم وابێ ململانەیەکی فکری و جیهادی و ئیمانی دروست دەبێت. لە کۆتایی تۆ ئەگەیتە شوێنێک کە هیچ دەست ناکەوێت بەڵام پرسیارە لا دروست دەبێت لەوێ شتێکت دەستەکەوێت لە زەهنی خۆتەوە کە وەڵامی ئەو پرسیارانە کە لە نێو فیلمە هەیە دەست دەکەوێت. قۆناغی زانکۆی قۆناغی نوێ بۆ ئێمە ئەمە هەنگیان ڕەقسە بۆی بمتوانین یەکتر بناسین و ئەو شتێکی لە زانکۆیە قۆناغ یەکەم یەکتر بناسین شتێکی نوێیە بۆ ئێمە چونکە ئەمە لە قوتابخانە ئەو شتانێکە لە زانکۆ نەبووە بۆ ئێمە شتێکی نوێ و زۆر باشە. قۆناغی مەرحەلەیەکین لە هەندسەی نەوت و خۆشحاڵم بۆی کە ئەمڕۆ ئەمە هەنگیان ساز کردووە بۆ ئێمە بە ڕێبەرایەتی زانکۆی سۆران سەرکردەی زانکۆی سۆران و خۆشحاڵیم بەمە هەنگە و هیوادارین بە باشی بەڕێوە بچێت. هر ام وکی گنج دایم وقتی روزت بفرتین خربت بین بخولاریات کن گل مچکانت کن خشخشوکت کن اول نریت ما الباب و باپیرت ما بو مای بو خلق هرم کردستان یعنی جوا که خوشه و بفرش یعنی دیکوره که جان دت هرم کردستان تایبتی روجن بافر ام خلقی گنده خرطینیا ویران هر عرده هبیت شر بافر کن وقت خوش خشوکه گلک جوردی ام کنج کیف خوشک و زور راستی خلقی گنده خر خربا بیت وقت خوش خشوکه ام کن زور بما کیف خوشینم